خوشکە پرسیاری ئەوە ئەکا کە مارە بڕاوە لە کوڕێک هەموو شتێک کۆتایی پێهاتووە لە مەحکەمە و لای مامۆسای ئاینیش مارە بڕاوە چی بۆی حەڵاڵە لەگەڵ مێردەکەیە. دیارە کاتێک مێردەکەی تێ سەردانی ماڵەوەیان ئەکایانی ماڵی باوکی کچەکە پێیان ناخۆشە ئەمان زۆر ئەو بێسەردان بکە و هەروەها پێیشیان ناخۆشە زۆر لەگەڵیا بمێنێتەوە دەمەتەقێ بکە و کاتێکیش کە دانشێ لەگەڵیا مراقەبەی ئەکەن. یعنی ئایا تا چی حدێک ئەمە وەکو چۆن بڵی حەقی خۆیەتی ئەو لەگەڵ مێردەکەیە بە تەنیا بمێنێتەوە. طبعا وەکو لایەنی شەرعی ئەگەر کوڕۆکش لە یەک مارە بڕان شەرعیەن ئیتر هەموو شتێک حەڵاڵە بێ، ئەوەی لە نێوانی ژن و مێردا هەیە بۆ ئەوان حەڵاڵە بێ. بەڵام دیارە لە ناو عورف و عادەتی خۆمانە لە زۆربەی وڵاتانی ئیسلامیشا کچ و کوڕ ئەتوانن بە یەکەوە ببن بە حوڕی بە یەکەوە بن ئەگەر بگوازرێتەوە. ئەمەش طبعا ترسێکە لە لایەنی باوکو دایکی کچەوە دروست بووە بەهۆی ئەوەی نەوەک تەنیا ببن بە یەکەوە شتێک ببێ، ینی مەسەلەن ئەو کوڕ و کچە جیماع لە نێوانیانە ڕوودا و دوای ئەوە حاڵەتێکیش بێتە پێشەوە ببێتە مای تەلاق پێش گواستنەوە یان هەر زروفێکتر، ینی کوڕەکە مرد یان هەر حاڵەتێک ڕوویدا. ینی ئەم حاڵەتە دوای دەرکەوێت کچەکە کچ نییە و بۆ کراوەتە ژن و یان دوای ئەگەر حامیلە ببێ پێش گواستنەوەکەی، ینی دوو گیان ببێ پێش گواستنەوەکەی، بەڕاستی ئەمە موقفێکی ئیحراجی بۆ بنەماڵەکە دروستەکە، بۆ باوکو دایک دروستەکە و ئەمەش ڕوویداوە. ینی شتیوە سەیر نییە. ینی من چەندین حاڵەتی لەو شێوەم بینیوە کە کچ و کوڕ مەجالیان دراوە بە یەکەوە بوون، جیماع دروست بووە لە نێوانیانە، دوای ئەوە کێشەیەک لە بینی هەردوو عایلەکە دروست بوو بۆ هۆی تەلاقدان، کە بۆ هۆی تەلاقدان ئەو کچەش کراوەتە ژن. یا جاری وە هەیە کوڕەکە ئەمرێ پێش ئەوەی کچەکە بگوازێتەوە، یعنی ئەو حاڵەتەشە ڕوویداوە، ئەویش خوا نەخواست ئەگەر بگاتە ئەو شتە ڕوویدا بێ ئەوش کارە ساتێکە بەڕاستی بۆ کچەکە بۆ بنەماڵی کچەکەش. ئەو کچە طبعا دڵی گەرمە و کوڕەکەش دڵی گەرمە و لەو حاڵەتە ئەڵێن کاکە ئێمە خوا حەڵالی کردە و شەرع حەڵالی کردە. بەڵام بڕێ مەسائل هەیە ئەبێ کچ مراعاتی عورف بکە، مراعاتی سومعەتی دایک و باوکی خۆی بکە. ڕاستە تۆ لەو حاڵەتە هەموو شتێک لایەنی شەرعی ژنوپیا و هەموو شتێک حەڵاڵە، بەڵام ئەو کوڕەتانە گوازێتەوە گۆڕایەلیکردنی تۆ بۆ ماڵی دایک و باوکتە هێشتا، نەک بۆ پیاوەکەت، و نەفەقەشت لەسەر ماڵی دایک و باوکتە تا نەبی بە ژنی ئەو پیاوە نەدگوازێتەوە. لەبەرەوە هێشتا قۆناغێکی تر ماوە، ئەبێ ئەو قۆناغەش تێبەپەڕێ. ڕاستە دروستە تۆ قسەی لەگەڵا بکەی بە تەلەفۆن، ڕاستە دروستە تۆ بەتەنیاش ببیتەوە لەگەڵ یان، ڕاستە دروستە هەموو شتێک حەڵاڵە، بەڵام پاراستنی عورف و عادەتەکانیش گرنگن بۆ ئەوەی ماڵی باوک و کەس و کارت تووشی ئیحراجی نەکەی. جا سەبر بگرن و داوا بکەن خوای تەعالی کارەکانتان بۆ ئاسان کە تا ئەو کاتەیە دگوازێتەوە.